سۆسیالیزم یان بەربەڕیەت دەستدرێژی بۆ سەرسەرەتاییترین مافەکانی مرۆڤی چینی کرێکار لە ئێران. زیادکردنی ساعەتی کار، بەرزکردنەوەی تەمەنی خانەنشینی، دەرکردنی بەردەوامی کرێکاران لە کارە هەمیشەییەکان و گۆڕینی گرێبەستە فەرمیەکان بۆ گرێبەستی کاتی، کەڵک وەرگرتنی زیاتر لە کاری منداڵان بە حەقدەستێکی زۆر کەم، پەرەسەندنی دیاردەی منداڵانی سەرشەخام، کەمکردنەوەی خزمەتگوزاریە دەوڵەتیەکان و کەمکردنەوەی ئیمکاناتی خۆشگوزەرانی و پزیشکی خەڵک، پەرەسەندنی بێوێنەی پرۆسەی پیسبوون و لە ناوچوونی ژینگە و زیادبوونی مەترسیە جددیەکان بۆ سەر ژینگە و هیتر، سیمای ئێستای سیستمی سەرمایەداری ئیسلامی لە ئێران لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بە ئاشکرا نیشان دەدەن. دوور لە ڕاستی نییە ئەوەی کە ئەگەر ئەمڕۆ ئەم دۆخە بە قێزەوەندترین و نامرۆڤانەترین شێوە لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا دەسەپێندرێن، هاوکات جیهانی سەرمایەداریش کەوتۆتە بەردەم ئەم پرسیارە مرۆڤانە و بیرمەندانەی ڕۆزا لۆکزامبۆرگ کەوتی سۆسیالیزم یان بەربەڕیەت. ئەو بەربەڕیەتەی ئێستای سیستمی سەرمایەداری ڕۆژانە لەلایەن زۆربەی هەرە زۆری مرۆڤەکانی سەر ئەم گۆی زەویە بە ئێسک و پێست و بە شێوەیەکی پراکتیکی ئەزموون دەکرێت. بەڵام سۆسیالیزمی کرێکاران، ئەو سۆسیالیزمەی کە مارکس ئاماژەی پێدەکات کە بریتیە لە دەسەڵاتی ڕێکخراوی چینی کرێکاری وشیار بۆ بەڕێوەبردنی ئابووری و سیاسەت و کۆمەڵگا، هێشتا خۆی دەرنەخستووە و بێگومان مرۆڤایەتی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستی پێێتی. ئەوەی کە لە ساڵی 1920 بەملاوە لە یەکێتی سۆڤیەتی پێشوو و چەند وڵاتێکی تر بە ناوی سۆسیالیزم خۆی بە جیهان ناساند، نەک هەر هاو ئاراستە نەبوو لەگەڵ سۆسیالیزمی زانستی، بەڵکو بە تەواوی لە دژی بوو. ئەزموونێکی تاڵی کە چینی کرێکاری جیهان هەتا ئێستاش باجی زیان و دژواریەکانی دەداتەوە. ئێستا و بەتایبەتی چەپە پێشتر سۆسیالیستەکان و لیبراڵەکانی ئێستا زیاتر لە هەموو کەسێک بوونەتە بڵنگۆی پرۆپاگەندەی لیبراڵی دژ بە کۆمۆنیزم و چینی کرێکار و لە هەموو کەس زیاتر لەسەر شایستەییەکانی دیموکراسی لیبراڵ نووسیویانە و لە تاریفی کۆمۆنیزم و سۆسیالیزمیش ماندوو نابن. لە ئێران لە سەردەمی گەشەی دووی خۆردادیەکان لە خۆشی دیالۆگی شارستانیەتیەکان شاگەشکە بوون و لە شەوێکدا هەموو ئەوەی ساڵانێک بوو ڕسبوویان کردیانەوە بەخوڕی. زۆری نەخەیان کە بوون بە خواجە و موریدی بزوتنەوەی سەوز و دوای بێهیوابوون لە سیاسەتەکانی ئەمریکا سەبارەت بە گۆڕینی ڕژیمی ئێران هیوای بێبنەمای خۆیان بە کەشتیە نقمبووەکەی سەوزەکان و ئایەتوڵڵا ناڕازیەکانی حەوزەی عیلمیەوە گرێدا و شاڵی سەوزیان بەدەست و ناوچاوانی خۆیانەوە بست. ئێستا لە هەموو کاتێک زیاتر ئەرکی گۆڕینی بەربەرێتی سیستمی سەرمایەداری لە سەرشانی چینی کرێکار قورسایی دەکات، بەڵام بە ئاکامگەیاندنی ئەم ئەرکە بابەتێکی لە خۆڕا و ناڕێکخراو نییە، بەڵکو بزوتنەوەیەکی وشیارانەیە کە بە پشتبەستن بە پراکتیکی ئاڵ و گۆڕپێکهێنەری چینی کرێکار و ئینسانە کۆمونیست و یەکسانی خوازەکان ممکن و دەستەبەر دەبێت. چینی کرێکاری ئێران ئەمڕۆ بە یەکێک لە سەختترین ساتەکانی ژیانی سیاسی و خەباتکارانی خۆیدا تێدەپەڕێت. ئەم چینە لە بوونی دامەزراوە و ڕێکخراوی کاریگەر و خەباتکارانی خۆی، ڕێخستنی سربەخۆی کرێکاری، مافی کۆبوونەوە و ناڕەزایەتی و مانگرتن و هەروەها ئازادی ڕادەربڕین بێبەشە. نەبوونی ئەم ئامرازانەی خەبات لە دەستی کرێکاراندا بەواتای چەکدا ماڵینیانەیە لە شەڕێکی سەخت و ڕوبەڕوو لەگەڵ دوژمنێکی بێبەزەی و پڕچەک و چۆڵ کە جگە لە تەسلیم بوون و بەکوێی لەکردنی بێ ئەملا و ئەولای کرێکاران بە هیچی تر ڕازی نییە. ئەوەی ئەمڕۆ چینی کرێکاری ئێران پێیدا تێپەڕ دەبێت بریتیە لە مەرگێکی لە سەرخۆ و بەشێنەی بۆ خۆیان و ئەندامانی بنەماڵەکەی. دەوڵەت و سەرمایەدارانی ئێران سەرەڕای ئاگاداربوون لەو ڕاستیە، بەڵام نەک هەر بە سەپاندنی دۆخێکی تا ئەم ڕادەیە پڕ ئازار بەسەر چینی کرێکاردا ڕازی نابن، بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ گوشارەکانیان بۆ سەر ئەم چینە پەرە پێدەدەن بۆ ئەوەی قازانجێکی هەرچی زیاتر بەدەستپێنن، چونکە سامانی ئەوان بەرهەمی هەژاری کرێکارانە و هەژاری کرێکارانیش
سەرچاوەی زیاتربوونی بەردەوامی سامانی ئەوانە. سیاسەتی دەوڵەت و سەرمایەداران لە ڕەچاوکردنی ناداتپەروەری بەردەوام بەرامبەر بە چینی کرێکاری ئێران لە هەنگاوگەلێکی وەک لە سەرکاردەرکردنی ڕۆژانەی کرێکاران و داخستنی ناوەندەکانی بەرهەمهێنان، نەدانی حەقدەست لە کاتی خۆیدا، هەڵوەشاندنەوەی گرێبەستی هەمیشەیی و بەستنی گرێبەستی کاتی لەگەڵ کرێکاران، پابەند نەبوون بە تەنانەت یاسا دژە کرێکاریەکانی کار، نەبوونی بیمەی بێکاری و ئەمنیەتی پیشەیی، زیاد نەبوونی حەقدەستەکان بەپێی هەڵاوسانی بەربڵاو و بەردەوام، پەرەسەندنی کێشە کۆمەڵایەتیەکانی دیکەی وەک گیرۆدەبوون بە ماددە خۆشپەرەکان، هەژاری، لەشفرۆشی، کاری منداڵان، کوشتن و شتی تری لەو چەشنە کە لە هەنگاوی یەکەمدا کاریگەری لەسەر چینی کرێکار و چینە بێبەش و ستەملێکراوەکانی کۆمەڵگادا دەنێت لە زۆمرەی دەرەنجامەکانی دیکەی سیستمی گەندەڵی سەرمایەداری و دەوڵەتە ئیسلامیە پاڵپشتەکەیەتی لە ئێرانی ئەمڕۆدا.